دوێنێ لەگەڵ داخستنی بازارە بەهای دۆلاری ئەمریکی لە مقابلی دینارە 123,750 بوو، بەڵام ئەمڕۆ بە نیسبەی تقریبا لەگەڵکردنەوەی بازارەکەی بەیانی بە نیسبەی تقریبا لە سای 0.5 بەهاکەی بەرز بەوە گەشتە 124 و 500 تا 600 و ئێستا تقریبا دابەزیێتەوە بۆ 120 کە وەکو هەرجەنابیش باسی کرد ئەوەیە زیاتر لەم یەک دو ڕۆژەیە خواز لەسەر دۆلاری ئەمریکی زیاتر بۆهی ئەو کاڵاشمەکانی کە بە دیناری عراقی فرۆشا بۆ دیناری عراقیەنەش ڕووی لە بازارەکان کردو و خۆی شڕایی لەسەر دۆلار زیای کردو. ئەمە یەکێکە لە هۆکارەکان کە بە بەراو لەگەڵ مانگەکانی ڕابردووە خستنە ڕووی دۆلاری ئەمریکی لەلایەن بانقی ناوەندیەوە بە نسبەیەکی بەرچاو کەمی کردووە. لە مانگەکانی ڕابردووە ڕۆژانە تقریبا 180 میلیۆن تا 200 میلیۆن دۆلاری ئەخسە بازارەوە، بەڵام ئێستا بۆ نمونە دوێنێ 145 میلیۆن دۆلاری عرض کرد بوو. دیارە ئەم نیسبەی کەمکردنەوەی دۆلاری ئەمریکی لەلایەن بانقی ناوەندیەوە بەڕاستی ئەمە هۆکارێکە بە بەڕێی من بە پلەی یەکەم ئەیبینم کە دۆلاری ئەمریکی لە مقابلی دیناری عراقی بەرز کردوێتەوە.